حي على الصلاة الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بەڕێزان و خۆشەویستان، بزانین نوری دیدەم تەنها نوری چاوە یاخود نوری هەموو لاشەیە. تەمەن کاتێک ئیسلام لە مێژووی خۆیان جوڵە و حەرەکەی بۆ ئینسان دانا و فەرزیشی کردووە لەسەری دەبێ بجوڵێ، دەبێ حەرەکە بکە، دەبێ بە ئیجباری هەستێت و شوێنی خۆی بەجێ بێڵێ. ئینسانەکان وایان زانیوە کە ئیسراحەت باشترین وەزع و پۆزیشنە بۆ ئینسان. وایان تەسەور کردووە کە ئینسانە و ئامێرێک وایە هەتا بیجوڵێنی زیاتر ئەسوێ و دوایی ئەڵێن ئەوەی ئیش کردووە ئەوە ڕۆیشتووە بە شیلۆمەتر حسابی بۆ ئەکەن. بەڵام ئیسلام عەکسی ئەمەی سەلماند کە ئینسان هەتا هەڵسۆڕێ، هەتا بجوڵێ، تەندروستی خۆشتر و سەحیترە. بۆیە شتێک نییە لە ئیسلاما پێی بوو تێ نوێژ نەکردن، ئەبێ هەر بکرێ بە پێوە، بە دانیشتنەوە، بە پاڵکەوتنەوە. ئەمە ئیجباریە بۆ ئەوەی کە لاشەی ئینسانەکان بە تەندروست بمێنێتەوە، هەل لە ڕێخۆڵەیەوە، هەل لە مەعیدەیەوە، هەل لە 640 ماسوولکەیەوە، هەل لە 360 جومگەیەوە، هەل لە 206 ئێسکەوە. ئەبێ هەموو ئەمانە بە شێوەیەکی فیعلی ڕۆژانە هەڵسوڕێ بۆ ئەوەی کە نەپووکێنەوە، بۆ ئەوەی کە نەبن بە نەخۆشی و نەبن بە عالەیە بەسەر ئینسانەوە. چونکە جومگەی ئینسان ئەگەر نەجوڵە پێوترێ ستیفنس، تووشی حاڵاتێکە پێوترێ فرۆزن شۆڵدەر، شانی بەستوو یاخود جومگەی ڕق بوو. ئینسانەکان وای لێدێ کە ماوەیەکی زۆر ئیشی بەمانە نەکرد، وای لێدێ لە جێ ئەمێنێتەوە وەکو نەخۆشی و نەخۆشیەکانی لەسەر قورستر و قورسترە بێ. بۆیە ئیسلام حتا نەخۆش هەڵەسێنێ ئەڵە هەستە بە هەر بارێک ئەتوانی هەستە جوڵە بە ماسوولەکانەکە بەلاشەوکە. ئەمە شتێکی ئیجباریە. بەڵێ خۆشەویستەکانم، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەموو جومگەیەکی ئینسان کە 360 جومگە لاشە ئینسانە هەیە، هەموو ڕۆژێ هەرێکیان خێرێکی هەیە. سەحابەکانە فەرمون ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، چۆن نتوانین هەموو ڕۆژێ خێرێک، سەدەقەیەک، ئیشتیراکێک، ڕەسیدێک بۆ 360 جومگە بکەین؟ ئەفەرمێ هەموو ڕۆیشتنێ بۆ مزگەوت، هەموو ئەمر بالمەعروف و نەهی عن المونکەرێک، ئەمانە هەمووی سەدەقەیە. بری ئەمەش هەمووی دوور کات نوێژی زوحا کرێ. خۆزگە بەحسێکمانە کردەمان زانی ئەوانەی کە نوێژی زوحا ئەکەن هەتا چەندێ جومگەکان خوای گەورە بۆیان هێڵێتەوە. لەوانەیە بەیانیش ئەمە بۆ خۆی عیلمێ بێ، چونکە تەکبیر و حەمد و هەلهەلە و سوبحان الله وەستەغفر الله لابردنی بەردێ لە ڕێی خەڵکیە. هەموو ئەمانە خێرێکە و ئینسان خێرێکە بۆ جومگەکانی ئەیکە، چونکە جومگەی ئینسان خوای گەورە شلەیەکی تیا دروست کردووە، عەینەن گریسی بۆڵت و ڕۆتی ناو سەیارەیە، کە ئەمە هەموو ڕۆژێ گریسکردنێکێ بێ بۆ ئەوەی کە بتوانێت بە شێوەیەکی تەندروست بجوڵێ. بۆیە بەڕێزەکانم، هەتا ئەو کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموو بوو ساڵی 1995 وایە نەزانی کە ئینسان 340 جومگەی هەیە. دوای دەرکەوت لە هەر یەک لە جۆکانیان 10 جومگەی تری هەیە و ڕێژەی جومگەکان بە کولی لە لەشی ئینسانە کاتە 360 جومگە، کە ئەمەش موعجزەیەکی حەدیسی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم. هەموو ئەمانەش پێویستیان بە جوڵەیە و لە کاتی نوێژە هەل لە سەر ئاوە هەتا وەکو نوێژ تەواو بێ هەرچی ماسوولکەی ئینسانە، بەوانەی کە کژە بن و بەوانەی کە خاو بنەوە، هەمووی بەبێ ئیسtisنا تایە ئەجوڵێ، کە ئەمەش ضرورە بۆ تەندروستی بۆ بەردەوامی لاشە. چونکە لە بەحسێکی سویدیا دەرکەوتوو ئەڵێن ئەو ئینسانانی کە ئەیانەوێت ڕیاضە بکەن یاخود تەندروستیان خۆش بێ، ئەبێ ڕیاضەکەیان بەردەوام بێ، نابێ مۆڵەتێک نابێ کاتێ بیکەن و کاتێکی تر نیکەن، نابێ سەردەمانێ بیکەن و سەردەمانێ نیکەن. بۆیە نوێژ بەردەوامەیەکی هەیە و ڕۆژانە چەند جار دووبارە ئەبێتەوە بۆ ئەوەی کە ئەم حرەکە و ئەم جوڵەیە حتا با بە سەری پەنجە و سەری قاچەکانی ئینسانیش بۆ ئەوەی کە هەمووی بەبێ ئیسtisنا بجوڵێ. بۆیە لە بەحسێکا دەرکەوتووە ئەوانەی کە نوێژەکەن ڕۆماتیزمیان تیا کەمترە لەوانەی کە نوێژ ناکەن، چونکە ئینسانی موسڵمان بەردەوام ئەم جومگانە و ئەم لاشەیە و ئەم ماسوولکانی بەردەوام ئەجوڵێنێ و
حتا ئینسانی موسڵمان مرونەتێک لە فەقەراتیا هەیە، لە سەریا هەیە، لە مێشکیا هەیە، حتا لە حاڵەتی نەفسی و لە سنگەکانیشیا لە سیەکانیا هەیە. بڵێ خۆشەویستەکانم، نوێژ فەرز کراوە، تەنها خوای گەورە نوێژی لەسەر چێلا بردووە؟ دەی خوشکان جوابم بنەوە، تەنها نوێژی لەسەر خوشکان جوابم بنەوە، تەنها خوای گەورە نوێژی لەسەر ئافرەتی حائض ئەوەی کە بێ نوێژە لا بردووە. بۆ چونکە دانیشتنی ئافرەت بۆ تەحیات لەوە ئەچێ ڕێژەی خوێنی کە ئەچێ بۆ ناو حەوزی زیاترکە و خوێنەکەی بەردەوامترکە. بەڵام بۆ لەسەر ئافرەتی حاملەی داناوە کە ئەبێ هەتا مناڵەکەی ئەبێ نوێژ بکە، چونکە ئەو جوڵەیی کە ئافرەت ئەیکا کەسکی هەیە، هەر ئەو جوڵەیە کە دکتۆرەکانی بوویدا ئەنێن لە پێش مناڵبوونا کە ئەبێ ئەم حرەکە و جوڵەیە بکە بۆ ئەوی کە سەری مناڵەکە بێتە خوارەوە بە ئاسانی مناڵەکەی لێ بێتەوە. سبحان الله. کەواتە بۆ ئافەتی حاملە نوێش چاکە و تەندروستە، بۆی خوای گەورە لەسەری داناوە، بەڵام بۆ ئافرەتێک کە لە سووڕی بێنوێژیایە خوای گەورە لەسەری لا بردووە. بەڵێ خۆشەویستەکانم، نوێژ دووبارە غیدای ڕۆحە. ئینسان فێری ئارامی، فێری تەواضع، فێری لەسەرخۆیی، فێری دەروون ئارامی و ئاسوودەییەکە بێ کە لە شوێنی ترا دەستی ناکەوێ. ئەمەش وای لەیەکە تەسامح و لێبوردەیی زۆرتر بێ، بەخشندەیی زۆرتر بێ. وا لە ئینسانەکانەکە کە ماوەیەکی زیاتر لە حەدی تەبیعی ئینسانێکی تر تەمەن بکەن. خەڵکێ بە شوێنیا چووم و پرسیارم لەبارەوە کردەوە بە حوسم لەسەر خوێنەوە بزانم باشە ئەگەر نوێژ بەم حاڵەتە تەندروستیە کە ئێمە باسیەکەین بۆ زەر لە دکتۆرەکان منعی نەخۆشەکانیانەکەن کە بە پێوە نوێژ بکەن، یاخۆ سوزدە و ڕکوع بەرن، بەڵکو کورسیان بۆ دائەنێن کە لەسەر کورسەکانیان بمێننەوە بەو شێوەیە نوێژەکانیان تاوکەن. خۆشەویستەکەم، ئەمە حەزەکەم بزانین هیچ باگراوندێکی علمی نییە، لە هیچ بەحسێکی ڕەسینە ئەم معلوماتیتیان نییە کە ئینسانێک ئەگەر سەوفانی هەبوو یاخود ڕۆماتیزمی هەبوو یاخود تەمەنی هەبوو ئەوێ لەسەر کورسی نوێژکە. بەڕاستی ئەو تام بوو چێژەیە کە ئینسان لە حرەکاتی نوێژە ئەیبینێ لە شوێنی ترا نایبینێ. بۆیە بەدوای ئەم مۆزوعەیە چووم هیچ ئەسڵێکی علمیم تیانە بینیوەتەوە. بەڵێ خۆشەویستەکانم، نوێژی ئینسان لە دەستنوێژەکەیەوە، لە پێش دەستنوێژەکەیەوە، هەتا وەکو بە شەو نوێژی شەوی کۆتایی دێ، سوبحان الله، لە عەتر لێدان و لە خۆ جوانکردن و لە جوڵەی بۆ مزگەوت و لە حرەکات و لە ئارامی نەفس و هەر هەمووی حاڵەتێکی وا بۆ ئینسانی موسڵمان ئەخڵقێنێ کە لە هەموو کەسێ زیاتر لە هەموو کاتێ زیاتر تەندروستی و سەحەتی خۆشتر بێ، کە زۆر لە موشکیلەکان و کێشەکانیشی لە بیرەکە. بەڵام وەخوایەکشی زۆر ناخۆشی تایە حەزەکەم ئەوەی کە هەمومان بەدەستمانەوە گیرمان خواردووە، ئەویش نوێژی بەیانیە. نوێژ هەمووی خۆشە، حەزەکەم بزانن، بەس ئەم نوێژی بەیانیە ڕاستی وەزعی لە هەموو شتێک گاوە. خۆمان درەنگە خەوی، نوێژی بەیانیش هەستە چییە؟ وەڵام نوێژی بەیانیە. خۆشەویستەکانم، ئەگەر لێمان بگەڕانێ نوێژی بەیانیمان نەکردا یاخود لەگەڵ ئیشا جەمعمان کردا، وەڵاهی خۆلەوە چوو. بەڵام بۆ ئیجباریە نوێژی بەیانی ئیلا ئەبێ بکرێ؟ بۆ لەگەڵ هیچ نوێژێکی ترا جەمع ناکرێ؟ زان بۆ چونکە ڕێژەی کۆرتیزۆن لە بەیانیانە لە هەموو کاتێک زیاترە. بۆیە ئەبینی تیر و توور و ڕۆک و دار و برد لەو لەحزەیە جیریوەی دێ و ئەخوێنێ و هەناسەدا، بەس ئینسان خەوتەوە. سبحان الله. بۆیە زۆر ضرورە ئینسان لەو کاتەیە بەخەبەر بێ و لەو کاتەیە حضوری هەبێت، چونکە مەلایکەتەکان جێ ئەگۆڕن. بۆیە خوای گەورە فەرمێ وەقورئان الفەجر إن قورئان الفەجر کان مەشهودا، یعنی مەلایکەتەکان حضوریانە بێ لە نوێژی بەیانیە بۆ ئەوەی کە تەشجیعت کا لەسەر نوێژی بەیانی بە تایبەتی هەموو نوێژەکانی ترەڵین حەی عەلە الصەلاة حەی عەلە الفەلاح، بەس نوێژی بەیانی ئەڵین چی؟ الصەلاة خەیر من النوم، الصەلاة خەیر. کورە باوکم، نوێژەکە باشترە لە خواقەت بووە هەستان و ماندووبوون و خەوزڕان لە خەو باشتر بێ. بەڵێ سبحان الله. خۆشەویستەکەم، بڕۆن حەچی کتێبی تۆبێ بخوێنەوە. ڕێژەی جەڵتەلەک ئینسانە کە لە دڵ و لە مێشکەیە، ڕێژەی وەستانی دڵ ئەزان لە چ کاتێکا زۆرە؟ یەکی شەو، چواری شەو، شەشی بەیانی، بۆ دە، بۆ نیوەڕۆ، پیکەکەی تۆپەکەی 6:30 بەیانیە.
ئەوەی کە پێوتە AM لێدانی جەڵتە لە ئینسانە لە گەنج و پیرە لە سەعات 6:30 بەیانیە لە لوتکایە بۆیە پێش ئەوەی کە جەڵتەکە دروست بێ لە قاشتا کە ماوەیەک خەوتویت و ڕاکشاویت ئیسلام و دین پێتەڵێ هەستە شەو نوێشکە شەو نوێژ ناکەی هەستە بۆ نوێژی بەیانی چۆن ئەمە بەتاڵە بێتەوە کە چوویتە سەر ئاو و ڕاند لەسەر ئەم لاقەت جوود بوو خوێنی ئێرە هەمی بەتاڵە کاتەوە جەڵتی تا دروست نابێ ئەگەر بەمەش بەتاڵ نەبەوە بە جوڵی نوێژ بەتاڵە بێتەوە ئەگەر بەمە بەتاڵ نەبەوە بە نوێژ و هاتشوی مزگەوت بەتاڵە بێتەوە ئەگەر بەمەش بەتاڵ نەبەوە لە کاتی تەحیاتا کە لەسەر قاچت دائنیشی هەرچی خوێنێکە کە بەتەمای مەین و کڵۆبوونە و دوایی بەتەمایە شوت کا بۆ مێشک و بۆ سنگت هەمی بەتاڵە بێتەوە سبحان الله بۆیە نوێژی بەیانی هیچ ئیسtisنایەکی تیان نییە ئەبێ هەر بکرێ و بەو ئیلحاحەش بکرێ کە خوای گەورە لەسەریدا ناویت چونکە ئەوە کاتی تەوقیتی جەڵتەیە پێشەوەی جەڵتەکە ڕووبە بە سەعاتێ بە دوان بەسییان هەستە کاتی خەونیە چونکە ئەسەلات و خەیر من النەوم بۆ ئەوەی کە تەندروستی پارێزراو بێ خوای گەورە ئینسانی ناوێت لە جیا بکەوێت ئینسانی ناوێ مەشلول بێ معوەق بێ کەم ئەندام بێ هەرچەند ئەمانە هەمووی دروست کراون بەڵام ئینسان چەند بتوانێ خۆی لەم ناڕەحەتی و لەم دەردانە پارێزێ بۆ سیحەتی خۆی بۆ کۆمەلگاکەی لە جیاتی ئەوەی کە عالە و مشەخۆرێ بێ بە ئینسانێکی بەرهەمهێن و نوێژیش هەموو ئەم معنایانەی تیا فەراهەمە بێ بەڵێ خۆشەویستەکەم بۆیە نوێژی بەیانی دواتر نوێژی بەیانی دواتر نوێژی بەیانی بە تاریکی بچن چونکە ئێوە نوری دیدەتان هەیە و پێش خۆتانە بینن ڕووناکی بەرچاوتان هەیە و لە تاریکی مەترسن. السلام عليكم ورحمة الله وبركاته.